چۆن باران بارین هەیە، چۆن بەفربارین هەیە، چۆن بەرزبوونەوەی و دابەزینی پلەکانی گەرما بە گوێرەی وەرزەکان دەگۆڕێت. خۆڵبارینیش بەشێکە لەو کارە سروشتیانەی کە ڕوو ئەدەن. ئێمە گەر باز لە عێراق بکەین بۆ عێراق بۆ بە مەزدەرێک بەڕاستی جاران ڕاستە هەبوو دیاردەی خۆڵبارین، بەڵام ئێستا زیادی کردووە. کارگەیشتوێتە ئەوەی کە بانکی مۆن لە 2013 ئەڵێ عێراق لەوە ئەچێ لە داهاتووە ساڵانە 300 جار خۆڵ ببارێتیایە. ویان کە حساب کراوە سەیرەکەی لە ساڵانی پێشوە لە ساڵێکا 122 جار خۆڵ باریوە. ویان 280 ڕۆژمان جەومان ڕوون نەبووە، ساف نەبووە. ئەگەر بین باسی کوردستانی خۆمان بکەین ئەبینین ئەم دیاریدەیە لە چاو ساڵانی ڕابردووە زۆر زیادی کردووە. زیادبوونەکە بە شێوازێکی بەرچاو کە هاوڵاتیان زۆربەی ڕۆژەکانمان ئەبینین کە خۆڵبارینە. فاکتری ئەساسی یەکەم شت هەوایە، ڕەشەبایە، ڕادێ ڕەشەباکە ویان باکە کە خێرایەک باکە چەنە، ئەمە یەک. دووهەمینی بوونی خاکێکی فشەڵ کە بووە بە بیابان خاکەکەی بتوانرێ ڕاماڵڕێت. ئەو ڕەشەبایە کە سورعەتی لە 6 مەتر لە سانیەیەکا زیاتر بێت ویان لە 40 کیلۆمەتر زیاتر واکات ئەم دەنکۆڵانەی کە خاستن وردن کە تیرەکانیان لە 0.7 ملیمیتر کەمترە لەگەڵ خۆی لەویان لۆکەڵی هەڵی ئەگرێت بەرزی ئەکاتەوە تا گەورە بێت کەمتر بەرزە بێتەوە. بەڵام هەندێکیان کە 0.01 ملیمن دەسەور کە 70 کیلۆمەتر دەتوانێت بەرزی کاتەوە. ئەمە ئەچێتە سەرەوە لە ڕۆژە لە شەوا سارد ئەبێتەوە ئەکەوێتەوە خوارەوە. ئەمەیە دیاردەی خۆڵبارین. سەرنجبەی ئەم خۆڵبارینە لە ناوەڕاستی ئەفریقا لە مەغریبەوە دەست پێ ئەکات بۆ تونس، جەزائیر، لیبیا، میسر لە دەریای سوورە پەڕێتەوە دێتە سعودیە، کوێت، فەلەستین، ئەردەن، سووریا، عێراق. مەبەستمان عێراق و هەرێمی کوردستانە. بەشی لای بوحەیرەی سەرسار و نینەوە محافظی نینەوە ویان لای مووسڵەوە ئەوە زۆرترین سەرچاومانە کە لە سووریاوە ڕەشەباکە هەڵەکا بەرەو ئێمەیەت. زۆرترین سەرچاوەیە چووکە پارتیکلەکانەوەیان دەنکۆڵەکان لەو خاکە بچکۆلەیە کە زۆر ئاسانە هەڵگرتنی. هەندێک ڕەشەباشمان خۆڵاویمان لە سەحرای ئەفریقیەوە بێت کەواتە لە سەحرای عێراقیەوە، لە ئەفریقیەوە، لە سووریا، لە ئەردەن، لە سعودیە، ئەمانە هەمووی بۆمانێت لە کوێت، لە سەحرای ئێرانی. هەرێمی کوردستان هەر لە شۆرشی ئەیلولەوە هەتا ئەم بەرواری نەمانی ڕژێم سەرجەم دارستانە سروشتیەکانی هەرێمی کوردستان سووتاند. لەگەڵ ئەوەشە بە هەرێمی کوردستانەوەنەوە ساوە بوو کەوتە لە ناوبردن و قڕکردنی ئەهوارەکان، غاباتەکانی دەوری سەرسار، غاباتەکانی دەوری مووسڵ کە خۆڵبارینەکە دێیت لێەوەی بۆ هەرێمی کوردستان ڕێژەی خۆڵبارینەکە زیادی کرد. سەدام هۆڕەکانی وشک کردوە، هەروەها واحات کە لە سەحرا هەبوو وشی کرد، گوندینشینەکان وازیان هێنا خاکەکان بەرەو سێر بوون ڕۆیشت، داریان بڕێوە و هەروەها ئاعتیمادکردنە سەر زراعەتێکە لەسەر باران بۆ ئێمە کوتمان لە سەحرا 120 ملیمە باری هاتووە، خاکەکەی چێڵاوە، تەسبیتەکەی نەما، باران نابارێت کێڵاشی کەواتە ئەوە ژواکە کە هۆکاری زیاتر بێ بۆ هەڵگرتنی ئەو دەنکۆڵانەوە بێت. و هەروەها عاملی عسکریش کاتی خۆی لە 2023 کە دەبابەکان هاتن ناو عێراق و ئەمەش ئەو خاکەی کە چەند ساڵ بوو تەسبیت بووە بۆ هۆی بارانێکی کەمەوە ئەوەش هەڵکەنرا. کاتێک ئێمە ناوچەیەکی ڕوتەنیمانە بێت ئەم ناوچە ڕوتەنیە سیفەتێکی دیاریکراوی خۆی هەیە. بەڵام بەهۆی گۆڕانی ئاوهەوە ئەم ناوچە ڕوتەنیە ڕێژەی بارانبارینی وردە تێدا کەم دەبێتەوە و هۆکارە مرۆیەکان کە لە پشتی لە دوای هۆکارە سروشتیەکانەوەیەت هۆکارێکن بۆ ئەوەی کە دیاریدەی بە بیابانبوون زیاد بکە لەو ناوچانە کە ئەبێتە هۆی دیاریدەی خۆڵبارین.
هاوکاری مرۆڤی باس بکەین بڕینیدارە گوند بەجێهێشتنە لە وەڕ زۆر بە خراپی بەکاربێنرێت مەسەرەن بۆ نمونە ڕۆمەڵاتێکی زۆر بربیتە ناو لە وەرگایەکی زۆرە و بە جائری بەکاری بێنی ئەمانە هەمووی هۆکارە مرۆیە. کەمی دارستان کەمی سەوزایی تاسیراتێکی زۆریە دوایەوە مەناخی کوردستان وردە بەرەو دەرەجە حراری زیاتر ڕۆشتووە. یاردەی ئاگرکەوتنەوە زۆر کاریگەریەکی خراپی ئەبێت لەسەر ناوچە سروشتیەکان و ناوچە سروشتیەکان سیفەتی سروشتی خۆیان لە دەستئێن ئەبن بە ناوچەیەکی بێکەڵک ئەبن بە ناوچەیە کە سیفەتی خاکەکەی لە دەستە و ئەبێتە هۆکارێکی بەرەو پێچوون و هۆکارێکی زیادبوون و خێرابوونی دیاردەی بە بیابانبوون. کاتێکی ئێمە ئەم زەویانە ئەسووتێنین ئەو وردە زیندەوەرانە کە زیندەوەری تێدا بە چاو نابیندرێ و زیندەوەری تێدا کە لە ناو خاکەکەیە و زیندەوەری تر هەیە کە لەو ناوچەیە بوونی هەیە لە ئەنجامی سووتانی ئەمەوە ئەم زیندەوەرانە لە ناوەچن کە ئەم زیندەوەرانە بە ئەندازیاری خاکن بە پیتی خاکەکان پەیوەستن بەم زیندەوەرانەوە. کاتێک ئێمە ئەم خاکە ئەسووتێنین پلەی گەرمای ئەو خاکە بەرزە بێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە بەهڵەمبوونی خاکەکە زیابێ سیفەتی خاکەکە زووتر لە ناوچێ. بەڵام ئەگەر هات و ئێمە واز لەو گژوجایە بێنین دوای فترەیە کابێ بە پوش خۆی ئەگەڕێتەوە بۆ سروشت ئەو زیندەوەرانی کە لەو ناوچەیە هێن ئەیگەڕێنەوە بۆ سروشت. لە سەتانەوە هەشتی ئەمدەنە ئەوە من ئەوە پوشەڵێکە لە حوشەکەی مناجگەرێک داچێمی خەمەنای بزانە کڵپاکە بسووتێ درۆیە لای ئێمە ئەمدەنە چکە دەرەجەی ئیتیقادی ئەڵێن زەڕەبین دائەنێن بۆی کڵپەکە بەڵێ ئەویان ڕاستە ئەینا پارچە شوشەیەک دەرەجەی ئیتیقادی پوش و پەلاش دەرەجەی تایبەتی خۆی هەیە بەرتیشی خۆی کڵپە ناکە. بە بیابانبوون مەبەستەکە لێرە ئەوەیە دیاردەیەکی ژینگەیە کە ئەبێتە هۆی لە دەستدانی زەوی بە پیت لە ناوچە کشت و کاڵیەکان ویان لەو ناوچانەی کە زەوی کشت و کاڵیمان هەیە بۆ ئەوەی بێتە زەویە کە بە کەڵک نەیەک بۆ کشت و کاڵ. مەرحەلەی دووهەمی ئەبێتە هۆی ئەوەی کە خاک و خۆڵەکەی دەرئەکەوێت دوای ئەوەی کە هیچ سەوزاییتیان نامێنێ خاک و خۆڵەکەی دەرەکەوێت ئەم خاک و خۆڵە بەهۆی ڕەشەبا و دەوردە وردەکانیان ئەیگوازرێتەوە اینجا کار ئەگاتە ئەوەی کە هەر زۆر بە قوت بێت دیزەرتیفیکیشنەکەوەیان بە بیابانبوونەکە ئەوەیە کە ئیتر هەموو ئەو دەنکۆڵە حتا لە لم و لە چەویش لەگەڵ خۆی هەڵ ئەگرێت تەنیا بەردەکان ئەمێنێتەوە. کاتێک بەهۆی گۆڕانی ئاوهەوا کە یەکێکە لە هۆکارە سروشتیەکانی بە بیابان بوون ئەم ناوچانە ڕێژێکی کەمتر بارانی تێدا ئەبارێ ئەبێتە هۆی ئەوەی کە سیفەتی خاکەکە لە سیفەتی خاکی ڕوتەنیەوە بگۆڕێ بە سیفەتی خاکی بیابان. ئەگەر سەری 1970ەکان بکەین کە دانیشتوانی سەر زەوی 1 ملیار کەس بووە بەڵام ئێستا حالیان بەرەو 7 ملیار ڕۆشتوین کەواتە ئەمە وای کردووە زۆربوونی دانیشتوانی سەر زەوی چالاکی ئادەمیزادی زیاد کردو چالاکی ئادەمیزادیش لە پیشەسازی لە بەکارهێنانی ئەو سەرچاوە سروشتیانە کەواتە وای کردو کە غازی گەرمکەر بکەنە ناو ئەتمۆسفیرەوە غازە گەرمکەرەکانیش وەکو بە دەرەجەی یەکەم وەکو CO2 ویان گازی میتان CH4 و هەندێک گازی تریش کە SO2 کەواتە ئەمە گازی گەرمکردن گەرمی هەڵ ئەمژن و ئاکات توێژاڵێک بە دەوری زەویا گەرمیش زەوی هەڵمژێتەوە کە پێڵین چۆن گرین هاوس ئیفکت. هەرچێتەوەرە سەرێکەکەی ژینگە ئاو خاک هەوا هەرچێکی مرۆڤ دەسیتایەتی کە تێکی داوە ئەگەر بێت و چارەسەری نەکرێ ئایندەمان خراپە. داواکاریمان لەسەر شتەکان زای کردووە ئەمە ئەمانگەێنێتە ڕاستیەک کە کاتێک داواکاریمان لەسەر شتەکان زیادی کرد واتە کارگەیەک یاخود پیشەسازیەک هەیە ئەم داواکاریانەی ئێمە دابینەکە
دابینکردنی لە ڕێگەی ئەم پیشەسازی و کارگانەوە ڕێژەیەکی زۆر لە گازی دوانۆکسیدی کاربۆن کە یەکێکە لەو گازانی گۆڕانی ئاوهەوای خێراتر کردووە ئەکەوێتە ناو بەرگەهەوە کە ئەم گۆڕانکاریە دروست بوو لە بەرگەهەوە و بۆ هۆی گۆڕانی کەشوهەوە و بۆ هۆی کەمبوونەوەی ڕێژەی بارانبارین ئەمە وای لێکە ئەم ناوچێش سیفەتی بە پیتەکەی لەدەست بە ببێ بە سیفەتی بیابان و بەرەو بە بیابان بوون بچێ. گردۆڵکەکان لابن مەقالعەکان ئەو مەقلعانەی کە هەیە لە هەمان کاتە لە چەم ڕووبارەکانە دەرهێنانی چەولم مەجرای ئاوەکانیان گۆڕیوە کە مەجرا ئاویش گۆڕات تێگەچێ کە تێکچوو ژینگە تێگەچێ. غەسالەوە خۆی ماڵ وێرانکەرەیە هەر ڕوو لە هەر شوێنەکە و شوێنە وێرانەکە بەڕاستی بە ئاوتەوە بە دارتەوە بە جیاتەوە یەک شتێ نایە لە ئیتر ئەو هەمووی دەفەوتێنیە تقریبا ئێستا ڕێڕەوی ماسیشی هەرتێکدا و ماسیش تایمی ماسیش لە زێە ئەو زەیە کە غەسالە ئەیخوا تا ئەو ماسیش هەسەری لێشێ وەکو جاران نەماوە ماسێکەت. چەند زاهیرەیەکی تیایە لە ناو بیابان یەکێک لەوانە کە پێڵین تەپۆڵکەلماویەکان ئەو تەپۆڵکانە چێ حرەکەی پێکار ڕەشەبا هەروەها ئەم تەپۆڵکەلماویانە کە جوڵە ئەکات چییە بێت ئەبێتە هۆی ئەوەی زەوی کشتتوکالەکان داپۆشێت ئەتوانین بڵین لە ناوچەی چەمچەماڵ و تا بەرەو خوارەوە بڕۆین ئەم ناوچانە دیاردەی بە بیابانبوون زیاتر تێدا دەرەکەوێ ئەو ناوچانە بەرەو هەڕەشەی لە ناوچوونی کشتتوکاڵیان بوونەتەوە ناوچە سەوزایەکانیان لە دەستشووە دارستانەکانیان لە دەستشووە و لەو ناوچانە ئەو زەویانەی کە هەبووە پێشتر بۆ کشتتوکاڵ بەکارهێنراون ئێستا لەلایەن هاوڵاتیەکانیانەوە پشتگوێ خراوە کە بەهۆی کەمی بارانبارینە و ئەو ڕووبەرە ئاویانەی کە لەو ناوچانە بوونی هەبووە لە وەرزی هاوینە و لە وەرزی بەهارە وردە وردە ڕێژەکەی کەمەکاتەوە بەشی ئەو هەموو کشتتوکاڵە ناکە کە لەو ناوچەیە بوونی هەبووە. ئەگەر سەیری کوردستانی خۆمان بکەین ئەو بەشانەی کە کەلارە کە کفریە کە سەنگاوە خانەقینە کەرکووکە ئەمانەش خۆی لە خۆیان لە ڕووی جمۆرفۆلۆجیەوە بەرەو بە بیابان بوون ئەڕوات بچکە سەیری بکەین لەوێ ڕادەی بارانبارین کەمترەوەکو لە ناوچە شاخاویەکان و لە ناوچەوی ئێمە دیسانەوە گوندنشینەکان بە جیان هێشتووە کشتتوکاڵی تیان ناکرێ و داری تیانە داری گەورە وەرسەرچاوی ئاوی باش و ئاوی گلانەوەی لێ نییە کەواتە وردە و لە سەیرەکەین ئەو ناوچانش ئەگەر فریای خۆمان نەکەوین ئەم ناوچانش ئەبێ بە بیابان اینجا کە بوو بە بیابان وردە وردە ئەم بیابانە چۆنەڵین زەحفەکە کریب ئەکات. سەرچاوی ئاو سەرچاوی ژیانە سەرنج بە لە وتەکەی من ئاو هەوا بە معنای ئاو گرنگترێکە لە هەوا ئەمەە ئاو نرخی هەیە بەڵام لای ئێمەوەی کە نرخی نەزانین ئاوە ئێمە سەوزایی بە چیەکەین بە ئاوەکەین بەڕاستی کەواتە ژینگە بەچی سەوزەکەین سروش بەچی سەوزەکەین بە ئاوەکەین ئێستا شاری سلێمانی ئەگەر ئەحسایەشی بۆ بکەیت لە ساڵی 1940 تا ئێستا وەکو تێکڕا ئەبێ 675 میلیمتر باران ببارێ ساڵانە ئەم 675 میلیمە لای ئێمە لە چەند مانگەکە ئابارێت کە لە مانگی دەوە دەست پێکات و هەندێک جار لە 11ەوە تا مانگی 4 و ئەگەر 5 کەواتە لێرە تۆ لە مانگی 5ەوە بارانقرانە بێ هەتا مانگیدا وەکو ئەوروپانین ڕاستە لە ئەوروپا 800-900 ملیم ئەبارەیە بەڵام لەوێ ڕتوبەت زۆرە شێ زۆرە و تەوزیعی بارانبارینەکان لە هەموو مانگەکانەیە کەواتە ئێمە چەند مانگێک بێ ئاو ئەبین چەند مانگێک بێ باران ئەبین لەبەرەوە بمانێ و نەمانەوێت ڕادەی سەوزاییمان ئەحتیما دەکاتە سەر بارانبارینێک کە لە چەند مانگێکایە لێدانی بیرەکان کەم کرێتەوە و لە هەمان کاتیشە
پێوەری بخرێتە سەر. ئەو بیرانە ئاوی سەدحیە واتە ئەتما دەکات سەر ئاوی باران ئەتما ناکاتە سەرەوەی کە ئاوی سەدحی داوەزێ ئەو ئاوەی کە بەکارێنێ هەر بۆ داڕوانەکەیە هەم بۆ ئاودانەکەیە لەبەرەوە بیری سەدحی سووری هیچ تاسی ناکات ئاوی ژێرزە بەس ئێمە بتوانین دیاردەی بیری توازی کەم بکەینەوە چکە دیاردەی بیری توازی ئاوی ژێرزەوی کەمەکاتەوە ئاوی ژێرزەوی کە کەمی کردەوە ئەمە خراپە ئەم کاڵە دیاردەی بە بیابانبوون چییە تو ئاو نەمێنەدار ڕەگی نایگاتێ. ئێمە بەداخەوە سەرچاوەکانی ئاومان خۆمان ساحێبی نین هەرچەنە ئێمە چەند زەیەکمان هەیە لە کوردستان زەی گەورە زەی بچووک ئاوی سیروان ڕاستە بەشێکی لە ناو کوردستانە هەڵەقڵێ بەس بەشە زۆرەکەوەکو عێراق لە دەرەوە بۆمانێت لەبەرەوە ئەمانیش پرۆژەی استراتیجیان لەسەرداناوە بە تایبەتی تورکیا کە پرۆژەی گاپی لەسەرداناوە کە 21 بەنداوی لەسەر دروست کردووە ئەمە وای کرۆ داهاتی عێراق کەم بێتەوە لە ئاو کە ئێمەش پێویستمان بە ئاوە بۆ کوشت و کاڵکردن و بۆ سەوزکردن. کێشەی ئاو لە 2020 بە دواوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاتە زیاتر هەڵا دەکرد بێت و گرنگجیەک بە ئاو نەدەین لە 2020 تا 2030 و هەردوو ڕووباری دەچڵە و فرەهاتیش بەرەو کەمبوونەوە ئەچن. هەوڵ بدرێ کە ڕێژەیەکی زۆر ئاو کە لە وەرزی بارانبارینە لە ڕێگەی بارانەوە دەستمانەکەی کۆ بکرێتەوە لە ڕێگای دروستکردنی کۆمەڵێک بەنداوە گرنگیدان بە ئاو گرنگیدانە بە ئایندەی وڵاتەکەمان چونکە نەوەکانی ئایندە چاویان لە دەستی ئێمەوە گرنگترین شت کە تۆ هەموو ژیانی پێبێ بڕێوە ئاو. تا ئەسە لێپێچینەوەیان لە بەڕێزیان نەکرد کە غاباتەکانی ئەبرێتەوە بۆ مەبەستی نیشتەجێبوون زەویە کشت و کاڵیەکانمان ئەبێ بە شوێنی نیشتە جێبوون و عیمارە و شوقا کە خۆی ئەمە قانونێکی نێودەوڵەتی عیماراتی سەکەنی دروستەکەی پێویستە لە شوێنە بەردەڵانیەکان دروستیکەی نەک زەویە کشت و کاڵیەکان. مرۆڤ درڕندەیە بەرامبەر بە ژینگەکەی خۆی سەرنج بە ئاژەڵێک پەلەوەرێک ژینگەکەی خۆیە پارێزیێ پاکڕایەگرێ خزمەتیەکە بەداخێکی گرانەوە لای ئێمە ئەوەی نرخی بۆ دانەنین ژینگێ. هەتا سەوزایی زیاتر بێ دیاردەی بە بیابانبوون کەمترێەوە کەواتە بە سەوزکردن و خەتی بۆ دابنیت ڕێژەی سەوزایی زیاکەن ڕووپۆش سەوزکردن چارەسەرێتی. لە ساڵی 2011 توانیمانە تەکلیمی 33 کەسایەتی شاری سێمانی بکەین کە بەردەی ماڵی خۆیانی جوان کردەوە لە ساڵی 2014 67 ماڵمان حازر کردەوە بۆی ئەم قەیرانەوە نەمانتوانی تەکلیمیان بکەین ئێستا 67ەکە زیای کردووە بۆ 120 ماڵ کە هەمووی بەردەی ماڵی خۆیان جوان. ئێمە عەدەدی مەشتەلەکانمان زیای کردووە لەبەری بازار زۆر گەرمە خەڵکین جاناکڕێ ماڵی جوانەکە ئێستا ئەتوانم بڵێم لە سای هەفتای سلێمانی هەم داری جوانی ڕوانوە هەم حەدیقەیەک لە بەردەمی ماڵی خۆیان کردووە کە من لە ساڵی 2009 بە قەراری ئەنجومەنی شارەوانی مەترێک لەسەر شۆستەم زیاد کردووە بۆ خەڵک. نەمامەکان زۆربەی ئەوانەی بۆ دەرەوە لە ئێران و تورکیا و سووریا و ئایان هێنین و ئەوانش کە بە ئەکرێت لێرە بە قەڵەم و تۆ ئەوانە خۆشمان لێرە ئینتاجی خۆمانەوە لێرە بەرهەمیە هێنین گوڵی داخلی و لە ئیتالیا لە هۆڵندا لە تورکیاوە دێن بۆ ئێرە ئەوانش کە داری بەری و داری گەورە و داری سێبەرن لە ئێران پێشتر لە سووریاوە هات و ئێستا لە تورکیاوە لە ئیتالیاوە لەو شانانەشەوە داری گەورەیەن. خوێندکارێکمان هەبوو
لە ئەڵمانیا ئیشە کرد باسی ئەوەی کرد باسی سەحراکانی ئەمریکای کرد فکرێکی بۆ دانابوون کە چاڵی گەورە هەڵکەنی ئەم چاڵە گەورانە وەڕاستە ئێماڵین سەحرا بەڵام 120 میلیمترێک باران هەرە بارێ پڕ بێت بە ئاو ئەم ئاوانە دەوروبەری سەوزە بوو ئەمەش وە هۆکارێک بوو بۆ ئەوی تەسبیتی ئەو خۆڵ و خاکە بکات کە ڕاڵەمانڕێت وە سەوز بێت هیچ نەبێ بۆ چەند مانێک قەتعکردنی بە بیابانبوونی کوردستان بە تەرژیر دەکرێت چکە لە هەموو دنیاە وایە لە هەموو دنیاە شاخ سەوزە چەم سەوزە مەجاری سنووقی نییە هەمووی دار و درەختە و پارک و باخچە زۆرە و زیاتر تەرژیرکردن زۆرترە و ئەم تەرژیرکردن ژەبێتەوەی زیاترکردنی دانی ئۆکسسیجین بە هەناسەی خەڵک و کەمی CO2 و ئەو تۆز و خۆڵی کە هەیە لە لقی دار و ئانە ئەنیشێتەوە. کەرتی کوشتوکاڵ بەرەو پێش بەرین بە تەکنۆلۆژیای تازە. تاکی دەکەمەوە حکوومەتی هەرێم پێویستی ڕووپۆشی سەوزایی بکات بۆ ئایندە وڵاتەکەمان نەبێ بە بیابان.